بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە هەڵقەیەکی تر بە خزمەتتان دەگەمەوە لە دەرسەکانمان توێشی ڕوح. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و بیکاتە مایەی زیاتر ئیسڵاح بوونمان و چاک بوونمان و بەرەو خواچوونمان ئینشاء الله تعالى. برا خۆشەویستەکانی خۆ، گەیشتینە علاماتی صحة القلب، نیشانەکانی دڵی سەلیم، دڵێک کە نەخۆش نەبێتن. خاڵێکمان خوێند بەڵام لەبەر کاتی نەمانتوانی خاڵەکانی دیکە تەواو بکەین. گوتمان یەکێک لە نیشانەکانی دڵی زیندوو یان دڵێک کە نەخۆش نەبێ ئەوەیە کە دائیمەن سەرکۆنەی خاوەنەکەی بکاتن کە بیجێڕیتەوە بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، و دەبێ دائیمەن سەرکۆنەی دڵی خۆی بکاتن کە پەیوەست بێ بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، چۆن وەلله المەثل الأعلى خۆشەویستێک پەیوەستە بە خۆشەویستەکەی خۆی، چەند حەریسە لەسەرەوەی کە بەوی ساڵی بگات و چەند حەریسە لەوەی کە بکوێتە بەردەستی. ئەو ئینسانە کە بۆ خوا دەگەڕێتەوە ئەو دڵە دەبێ ئاوا حەریز بێ لەسەرەوەی کە بە خزمەت خوای پەروەردگار و لە خزمەت خوای پەروەردگار دابێ و بگەڕێتەوە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و دەبێت لە نیشانەکانی سەلامەتی دڵی ئینسانی ئیماندار ئەوەیە کە بەڕاستی ئەو ئینسانە دەبێ ئیستیغنای کردبێ لە خۆشەویستی هەموو خۆشەویستەکان بۆ خۆشەویستی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای گەورە چ دەفەرمێ؟ والذین آمنوا أشد حبا لله. خۆشەویستیان بۆ خوای پەروەردگار لە خۆشەویستی هەموو شتێکی گەورەترە. یعنی چی؟ ئەوە لە کوێن دەردەکەوێت، لە کوێن دەرێت تەجەلا دەکاتن؟ لە کاتێک کە ئەتۆ مخەیەر دەکرێی لە نێوان خۆشەویستی خۆشتەکان لەگەڵ خۆشەویستی خوای پەروەردگار. هەر کاتێکی ئینسانی ئیماندار ئیستیغنای کرد، دەستی هەڵگرت لە خۆشەویستی شتەکانی دیکە لەبەر خۆشەویستی خوا تەبارەک و تەعالە، ئەو کاتەی ئەوە دەردەکەوێت کە تۆ خوات لە هەموو شتێک خۆشتر دەوێتن. دووسێ نموناتان بۆ بینمەوە برا بەڕێزەکانی خۆ. ئەو کەسێک کە زغارە دەچێشیتن، بتوێنێت زغارە چێشانی خۆش دەوێتن، پێی خۆشە، خوی پێوە گرتووە. بەڵام ئەگەر بێت لەبەر خۆشەویستی خوا، چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە نەهی لێ کردووە، ئەوە دەلالەت لەسەر ئەوەیە کە خوای پەروەردگاری خۆشتر دێ، ئەمر و فەرمانی خوای خۆشتر دەوێت لەو تاوانەی. ئیوا هەیە مەشروب خواردنەوەی زۆر پێخۆشە، خۆشی دەوێتن، پێی مرتاحە، خوی پێوە گرتووە، بەڵام بێت لەبەر خۆشەویستی خوا تەبارەک و تەعالە واز لەو قەزیەی بێنێ، ئیوایە مەسەلەن ئافرەتێکی زۆر خۆش دەوێت، بۆی ڕێک دەکەوێتن کە دەستبازی لەگەڵ بکات و ئیشی خراپی لەگەڵ بکاتن، بەڵام خوای پەروەردگاری زۆر خۆشتر دەوێت لەبەر خۆشەویستی خوای پەروەردگار ئەو تاوانە نەکاتن، واز لەو تاوانەی دێنیت. جاوەرە ئەوە دەلالەت لەسەر خۆشەویستی خوایە کە خۆشەویستی خوا دەبێتە پەرژین و قەڵغانێک بۆی کە ئینسان بپارێزیتن لە سەرپێچی و ئینسان تەشجیعکا لە تاعەت و عیبادەت و خواپەرستی بۆی کە ئینسان نزیک بێتەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، هەر لەو خاڵەدا نیشانە و علامەتی ساغی دڵی ئینسان ئەوەیە کە ئینسان یاد و ذکری خوای پەروەردگار تەفزیل کا بەسەر یاد و ذکری هەموو شتێکی دیکەدا. برا خۆشەویستەکانی خۆم، با بێتە دەرس بۆ هەموو لایەکمان، مەجلیسەکانمان بە ذکری خوا بڕازێنینەوە. کە چووی لە مەجلیسێکی دانیشتین، ئەو مەجلیسە خۆ کەس دەوی نەدووراوە، قسە هەر دەکرێن، هیچ مەجلیسێک نەبووە قسەی تێدا نەکرێن، بەڵام با مەردی خوا بین ئەو مەجلیسانە کە دانیشتین با باسی خوای بێت،
با باسی پێغەمبەری خوای بێ عەلەیهی سەڵات وەسەلام، با باسی فەضائیلی ئەسحاب بێ ڕەحمەتی خوایانێ، با باسی پیاوێک لەو پیاو چاکانە بێتن. ئەگەر ئەوە نەبێ خۆ دەبێت و باسێکی هەر بکەیت، یان باسی وەزی سیاسی ئێستا دەکەیت، جاکە بە باسی وەزی سیاسیکە هەموو دەبنە محەلیلی سیاسی ماشەڵڵا، هێکانی سەر لە چ دەرناچیتن بە میشەوە ها مەبەستە بۆ نییە بڵێ مەم لەو سەرێ هاتیمەوە، هەمووی قسەیە، ینی کەس هیچ معلوماتێکی لا نییە، هیچ شی دەرناچی لەبەر هەندێک ڕۆژەکەمی تووشی خەڵکەکە تووشی دڵە ڕاوچێیا بووە. یان دەبێت باسی بازاری بکەیت، دەیکە باسی بازاری کرد خەڵکەکەمی تووشی نەخۆشی نەفسیش دەبێت، ئەرێ بازارت کو بۆ تۆڕە وەڵڵا من هیچ منە فرۆژ بوو، ئەتووکو بەخوای من هەر سفر بوو، ئەدەی تو بەخوای من هەندێک شیان لێ دزیب ێوەزەکە تەواو دەشێوێتن. تو لە زیاتی دانیشت ئیستفادە لەو مەجلیسەی بکەیت، ئەتۆ بوویە مایە ئەوەی کە دڵڕەقی و بێزاری و یعنی بێ ئومێدیەک لەو مەجلیسەی چەند بێ ئومێد بووی دە هەندی دیکە بێ ئومێد دەبی. کەواتە ئینسان دەبێ دائیمەن کە ئەو مەجلیسەی تێدا دادەنیشی دەبێ فکر لەوەی بکاتەوە لە ڕۆژی قیامەتدا ئەو مەجلیسە دینەوە پێش بە فرسەتی بزانی کاکە تخوا بە غیبەتی فڵانی تێدا نەکەین، بوختانی بۆ خەڵکی نەکەین، کوڕە لە وەزعی گەڕێن جارێ، کوڕە بە مەچانە بێ لێی گەڕێن وەرن بە نسحەت و ئامۆژگاریەکتان بکەم کە خێری دنیا و قیامەتانی تێدا بێت. ئەوجا و دەبێ ئێمە لە خزمەت خوای پەروەردگار دابین، ئەو دڵەمان لە خزمەت خوای پەروەردگار دابێت نەک لە خزمەت خەڵکی دیکەدا. ئەوجا چێکی کە لە نیشانەکانی زیندوێتی دڵ و دەرونی ئینسانی ئیماندار، ئەو دڵە نەخۆش نەکەوت بێتن کاتێک کە ویردێکت لە دەست دەڕوا، کاتێک کە ویردێکت لە دەست دەڕوا و کاتێک کە تاعەتێکت لە دەست دەڕوا، کاتێک کە نوێژێکی جەماعەتت لە دەست دەڕوا، کاتێک کە زیکری خوات لە دەست دەڕوا، کاتێک کە قورئان خوێندنەکەت لە دەست دەڕوا، ئەوانە هەر هەمووی بەڕاستی ئینسان هەست بە ئێش و ژان و نەخۆشی بکاتن کە خۆشەویستترین شتیان گەورەترین زەرەری پێکەوتووە. دەبێت ئاوا معاملە بکەی، یعنی کاتێک کە تۆ سبەینی و ئێواران زەکر دەخوێنی، ڕۆژانە دات ناو ئەوەندە قورئان بخوێنی، نوێژی جەماعەتت 5 فەرزە لە مزگەوتە، کاتێک یەکێک لەوانت لە دەست دەڕوا ئەو دڵی تو هەست بە ئێش و ژان دەکات. ئەو شەوت لە فکر چووە، یان ئەو شەو زۆر مادووبی هەڵنەستاویە شەو نوێژانی تێدا بکەی، تەماشە دەکەی کە بەیانی هەستایەوە وەکو کە ئەنەما گەورەترین زەرەرت پێکرد، ئەو دڵی تو تازیەبارە. ئەوانە چنە؟ نیشانەی دڵی زیندوون. بەڵام ئەگە گوێت لێ نەبوو زیکری ئێوارانت خوێن بێ یان نەخوێن بێ پێتۆکو یەک بێ، قورئانت خوێن بێ یان نەخوێن پێتۆکو یەک بێ، ڕۆژانە چەند زیکرت کرد بێ پێتۆکو یەک بێ، یعنی کە ئەو بزانە کە ئەو دڵی تو یان ئەو دڵی من نەخۆشە، کە دوای دێمە سەر نیشانەکانی دڵی مردوو یان دڵی نەخۆش. خوای گەورە دڵەکانمان زیندووکە یا ڕەب العالەمین. چۆن برا بەڕێزەکانی خۆم ئینسان ئەگەر شتێکی خۆشویست یان شتێکی گرانبەهای لە دەستدا خەفەتانی بۆ دەخوایانە نا، منداڵێکی دەمریتن خەفەتانی بۆ دەخۆی، زەرەرێکی دەکەی خەفەتانی بۆ دەخۆی، ئاگرت دەماڵێ بەربی خوا نەخواستا خەفەتانی بۆ دەخۆی، هەموو خەفەتبارن ئەو شتانە. ئینسان دەفەرمێت خاوەنی دڵی زیندوو کاتێک کە زەرەرێکی پێ دەکەوێتن بەقەدەر ئەوەی زیاتر خەم و خەفەتانی بۆ دەخوات. ئەو جا خاڵێکی دیکە برا بەڕێزەکانی خۆم لە نیشانە و علامەتەکانی دڵی زیندوو چۆن کەسێکی برسی، کەسێکی تینوو مشتاقی ئاوە، مشتاقی خواردنە، ئەوها مشتاقی زیکر و ویردی خوای پەروەردگار بی. ئاوە مشتاقی زیکر و ویردی خوای پەروەردگار بی. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە باسی پیاوی ئینسانی ئیمانداری چاک و باش و ساڵح دەکات دەفەرمێت چێیە؟ مازالە لیسانوکە ڕەتیبەن بذیکری الله، بە بەردەوامی زبانت پاراو بێ بە زیکر و ویردی خوای پەروەردگار. دڵی خۆتدا دانیشتووی لە مەجلیسێکی سبحان الله سبحان الله زۆرش كلمتان خفيفتان على اللسان وثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فکر بکەی خۆ محاسبەکەی کە دایان لە پێشە خۆ بیان نێری چۆن کابرا
مشتاقی خواردن و خواردنەوەیە، ئاواش مشتاقی ذکر و ویردی خوای پەروەردگار بی تەبارەک و تەعالا. یحیای کوڕی مەعاد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ هەر کەسێک دڵخۆش بوو بە خزمەتی خوا تەبارەک و تەعالا، بە تاعەت و عیبادەتی خوا تەبارەک و تەعالا، چۆن هەموو شتەکانی دیکە خوای گەورە دڵخۆشیان دەکا بۆی کە لە خزمەت ئەو دابن. برا خۆشەویستەکانی خۆم لە فەرمودەیەکی قودسیدا هاتووە، خوای پەروەردگار دەفەرمێ عەبدی من ئەتوم بۆ ئەوەی خەڵق کردووی کە بمپەرستی، عیبادەتم بکەی، لە خزمەتە من دابی، هەموو شتەکانی دیکەشم خەڵق کردوون بۆی لە خزمەتە تو دابن. ئەگەر ئەتۆ خۆت مەشغوڵ و سەرقاڵ کرد بۆی کە بۆی خەڵق کراوی، ئەمن وا دەکەم ئەوەی کە بۆ تو خەڵق کراوە بۆ توم خەڵق کردووە لە خزمەتە تو دابیت. بەڵام ئەگەر لەوەی غافڵ گیر بووی کە بۆی خەڵق کراوی کە عیبادەت و خواپەرستی کردنی منە، بە دوای ئەو شتەی کەوتووی کە بۆت خەڵق کراوە بۆ توم خەڵق کردووە، وا دەکەم ئەو شتەی کە تۆ بە دوای کەوتووی لەبەرت ڕاکات. و چۆن تەشبیه نەبێ حەیوانێکی چێوی لە سەحرا غاردان و ڕاکەڕاکێکی ئاوە بە دوای ئەو شتانەدا ڕاکەی، و هەر هەندەشت بە قسمەت دەبێ کە من بە قسمەتم کردوویش، و مرتاحش نابی لەو دنیایی. لەبەرەوەش تەماشەکەن خۆشەویستانی خۆم. خوای گەورە کە باسی مرتاحی دڵ و دەروون دەکات چ دەفەرمێ؟ دەفەرمێ ئەلا بذیکری الدنیا تطمئن القلوب، یان ئەلا بذیکری المالی تطمئن القلوب، یان ئەلا بالجاه تطمئن القلوب. چ دەفەرمێ؟ ئەوانە هیچ دڵ و دەروونی ئینسان ئاسوودە دەکەن؟ ئەلا بذیکری الله تطمئن القلوب، بە ذیکر و ویردی خوای گەورە دڵ و ڕوح و گیانی ئینسان ئاسوودە دەبێتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ و ئینسان دڵی ئۆقرە دەگرێت، چاوی ئۆقرە دەگرێتن، و وای لێ دێتن کە ئینسان لە دنیادا هەست بە خۆشی و تام و چێژ و لەزەتی بەهەشت بکات. ئەها پیاوچاکان ڕەحمەتی خوایان لێبێ، خوای گەورە لەگەڵوان حەشر و حیسابمان بکاتن. دەفەرمون ئەگەر بەهەشتیەکان ئەو خۆشی و تام و چێژ و لەزەتێکی ئێستا ئەمە هەستی پێ دەکەین کە دەناو دڵ و دەروونماندایە، ئەگەر ئەو بەهەشتیانە لەو خۆشی و خۆشگوزەرانیەدا بن، وەڵاهی شوێنیان زۆری خۆشە، زۆرە مرتاحن. لە دنیایانە ئەو قسەی دەکەن. بۆ چونکە ئینسان ئەگەر تەجەڕودی کرد لە دنیا و لە مەلەذاتی دنیا و لە مەبەستم لە مەلەذاتی دنیا، ئەوە نییە بڵێم کابرا بێتن خۆ لە هەموو شتێکی ڕق و ڕوودمێنیتەوە، هیچ نەخوا و هیچ دەبەر نەکاوە گەلێک جار نە، بەڵام ئەو شتانە هەمووی بۆ خزمەتکردنی خوا بەکاربێنیت. تەمەتوع بە نیعمەتەکان و تەمەتوع بە شتە حەڵاڵەکانی خوای گەورە بکە، بەڵام با لە هەدەفەکەت دوور نەکەونەوە. هەدەفەکەت دایمەن با لە بەرچاو بێت. ئەو جا خاڵێکی دیکە برا بەڕێزەکانی خۆم دەبێ یەکێکی دیکە لە نیشانەکانی زیندویەتی دڵی ئینسانی ئیماندار دەبێ هەموو هەم و غەممی لە دنیا ئەوە بێت چۆن بگاتە تاعەت و عیبادەتێک کە خوا ڕازی دەکات، کە خوا لێ ڕازی بێت، ئەوە هەموو غەمی بێت. گوێی لێ نەبێ فڵان کەس دەڵێ گوێی هەڵا خست لێ داخوا لە فەیسبووکەوە ڕۆچیان گوتووە بابەتێکی بڵاو کردو تۆ تەماشە بکە دەی تووشی نەخۆشی نەفسیا بۆڵە لایەکیان کەمالەوە کردینە، وەڵا کەس قسە لەسە نەکردیە، وەڵا کەس دەستخۆشی لێ نەکردیە. کۆرە بە فلوسێکی قەڵب ئەوە هیچ نییە. دەبێ ئەتۆ هەموو غەمت ئەوە بێ ئەو خوایە گەورە عەزیمە چۆن ڕازی دەکەی لە خۆت، چۆن مەقبول دەبی لای ئەوی، چۆن دەبیە خۆشەویستی ئەوی. هاخۆ مەکانەتی ئیمامی عومەر ئەوانە کەم نەبووە لە لای خوای پەروەردگاریش و لە لای پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام.
لەبەرەوە خۆ پێغەمبەر دوعا دەکات دەفەرمێ اللهم أعز الإسلام بإحدى العمرين خوای ئەو ئیسلامە عەزیز کە بێچێک لەو دوو عومەرانە خوای گەورە عومەری کوڕی خەتاب هیدایەت دەدا ئیسلامیشی پێ عەزیز دەکات بەس تەماشەکەن لە فەتحی خەیبەر ماوەکی زۆر دەمینەوە دەورەی خەیبەریان گرتووە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام بەیانی ئاڵاکە دەدەمە دەستی کەسێک یعنی چێ دەکەمە برا گەورە کە خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەوێ و ئەویش خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێت عومەری کوڕی خەتاب دەفەرمێ وەڵڵاهی لە ژیانمدا حەزم لە مەسئولیاتکردن نەبوو بەس بەو خودای ئەو ڕۆژەی هەندی ئەو دنیای حەزم لێ بوو پێم خۆش و پێغەمبەری خوا و ئاڵای بداتە دەستی من بۆ چونکە شایەتی ئەوەی بۆ دا کە خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەوێت ئەوان بەدوای ئەوە وێڵ بوون بەدوای ئەوە وێڵ بوون کە شایەتیان بۆ بدرێت لەلایەن پێغەمبەرەوە عەلەیهی سەلام کە خوا خۆشیان دەوێت کە خوا خۆشی دەوێت کە پێغەمبەر خۆشی دەوێت فەرمووی کۆی کردینەوە چاوی دەجێڕانمیش ئاوا سەرم دەگە چاوی دەسووڕاند خۆم پیشان دەدا ئەهل بوو شایستە بوو بەس فەرمووی کوا عەلی نابینم عەلی کوڕی ئەبی تاڵیب هەرگە ئەو گۆتێ وتمانی پێغەمبەری خوای نەخۆشە بۆی کە باسیەکی دیکە بکاتن چاوی دێشیتن فەرمووی بانجی کرد ئەوە ئەساسەکەیە ئینسانی ئیماندار دەبێ هەموو غەممی ئەوە بێتن کە بکاتە خزمەت ڕەزامەندی خوا لە خوا نزیک بێتەوە تەبارەک و تەعالا یەکێکی دیکە برا بە ڕێزەکانی خۆم لە عەلامەتی سەلامەتی دڵی ئینسانی ئیماندار دەبێ زۆر ڕەزیل بێ بە کاتی خۆی لە شتی فشقیات و لە شتی هیچ و پوچ و پڕوپوت سەرف نەکاتن گوناح نییە ئینسانی ئیماندار کاتی خۆی هەمووی لە فەیسبووکی سەرفکە گوناح نییە ئینسانی ئیماندار کاتی خۆی لە پۆبجی سەرفکە گوناح نییە ئینسانی ئیماندار کاتی خۆی هەمووی لە خەوێ سەرفکە گوناح نییە ئینسانی ئیماندار کاتی خۆی هەمووی لە فشقیات و قسەی قۆڕ سەرفکە گوناح نییە ئینسانی ئیماندار قسەی هەمووی لەو گۆتە گۆت و حیف دێو فەرموودەی پێغەمبەری خوامان نەبیست و عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع پێت لە شوێنی خۆ ناجولێ قەسەم بەخوا تا پرسیاری چار شتانت لێ نەکرێتن عن عمره فيما ئەفنا عمری خۆت لە سەرف کرد دەفەرموو چ چاوڕوەکمان هەن بڵێن خوای وەڵڵاهی جالۆی لێکدایەوە ئەحصاه الله وەنەسوو خوای گەورە هەموو سەعات و دەقیق ڕۆژانە چەند سەعاتان لەسەر پۆبجی بووین چەند سەعاتان لەسەر فەیسبووکی بووین چەند سەعاتان لەسەر شتی بێمانا بووین هەر هەمووی تۆمار کراوە هەمووی لۆلێک دەداتەوە داتوەرە بەس تەماشەکە ئەگەر ڕۆژێک کابرا 2 ساعتانیان 3 ساعتان چکەی وایە لە شەوێ حتا دوای نوێژی بەیانیش نەکان لەسەر پۆبجیە 8 ساعتان بەس 8 ساعتانی لۆفی 2 مانگان کە یان مانگێکی کە بزانە چەند دەکاتن چەندی لەسەر قەرزدار دەبیتەوە لەبەرەوە دەفەرمێ چان دەبێت زۆر ڕەزیل بێ بە کات و وەختی خۆی لە شتی پڕوپوت سەرفی نەکات لە خزمەت خوادا سەرفی کاتە تەبارەک و تەعالا مۆڵەتێک ما هەیە ئەو مۆڵەتە تەسبیحێکم بەدەستیەوەیە سبحان الله سبحان الله سبحان الله الحمد لله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر بەردەوام زۆر گرنگە ئەوە خۆشەویستانی خۆم ئەو جایەکێکی دیکە لە عەلامەتەکانی دیکە کاتێک کە ئینسان دەڵێ ئینسانی مادەر کە داخیلی نوێژێ بوو هەموو دنیا و هەموو غەمی دنیا لە فکر دەچێتەوە تام و چێژ و لەزەتی لێ دەکات عولەما دەفەرمون برا بە ڕێزەکانی خۆم هەر کاتێک عیبادەت و خواپەرستیت کرد تام و چێژ و لەزەتت لێ وەرگرت بزانە کە ئەتۆ گەیشتی هەدەفەکەی خۆت و گەیشتی ئەو حاڵەتەی کە خوای پەروەردگار ئینشاڵڵا لێت قبول دەکاتن و هەر کاتێکی خاوەنی دڵی زیندوو خاوەنی دڵێک کە نەخۆش نەبێتن کە عیبادەتێکت کرد خوای گەورە مەوفەقی کردی بۆ عیبادەتێکی دیکە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە لە ڕابردوو کردوونت خوای گەورە لێ قبول کردووی بەڵام کاتێک کە عیبادەت و خواپەرستیەک دەکەی دێوە ڕاست دەست بە گوناه و تاوانێک دەکەی نیشانەی ئەوەیە کە ئەو عیبادەت و خواپەرستیانەش خوای گەورە لێ قبول نەکردووی لەبەرەوەی وەکو عادەت و تەقالید کردوتن وەکو عیبادەت و خواپەرستی ئەنجامت نەداون ئەوجا برا بە ڕێزەکانی خۆم ئاخیر خاڵمان و کۆتایی بە بەرنامەکەمان دێنین زۆر ئیهتیمام و گرنگی بە ڕاستکردنەوەی نیەت و مەبەست و ئەوانە دەداتن ئەوەندەی کە ئیهتیمام بۆی دەدا ئەوەندەی ئیهتیمام بە کردەوە عەمەلەکەی نادات مەبەستەوەی نەکردو عەمەلەکەی هیمالکە بەڵام زۆر لەوە دەخەوتێ کە ئەو نوێژەی بۆ چێ دەکا ئەو نوێژەی بۆ دەکا ئەو ڕۆژوەی بۆ دەگرێت بۆ بە ڕۆژوو دەبێ بۆ ئەو زەکاتەی دەدا مەبەستی چییە؟
بۆچێ دەیکا زۆر گرنگی بەو نیەتە دەدا بۆی کە ئەو نیەتێک کە بۆ خوا بێ ئەو جارێکە لە قەدەر خوای پەروەردگار کردەوە و عەمەلەکەشی دەڕازێنیتەوە. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە تووشی خەم و خەفەتێک دەبوو دەیفەرمووچی ئەریحنا بیها یا بیلال، بەچی بەنوێژێ؟ بە قامەت، بە بانگ. ئینسان بەڕاستی کاتێکە گوێت لە کەلیمەی ئەڵڵاهو ئەکبەر دەبێ وەڵاهی دەبێ دڵ و دەروونت وە جۆشکەوێ وە خڕۆشکەوێ، نێڵی لە ماڵێ دانیشی، نێڵی لە سەریشی خۆ بمینیەوە. دەبێت چۆن تەشبیه نەگرێ دەروێشێک شێخ دەبینی جەزبە دەگرێ، دەبێت کاتێک کە گوێت لەو زیکرەی دەبێت گوێت لەو بانگەی دەبێت گوێت لەو حەی عەلە السەلای دەبێت بەخوا دەبێت جەزبەی بگری و بەرەو مزگەوت بکەوی ڕێ. ئەوە نیشانەی دڵی زیندوون. خوای گەورە تەبارەک وتەعالە لەوانەمان حیساب بکە و لە دەرسی داهاتوو دێینە هۆکارەکانی نەخۆشیەکانی دڵ و ئەو شتانە چین کە دەبنمایی نەخۆشی دڵ بۆی کە خۆمانی لێ پارێزین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.